پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانمێنی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە. سڵاوتان لێبێ. پرۆگرامی ئەم شەیشمان هاتوومەتە شارۆچکەی قەڵاتزێ. هاتووم لە نزیکەوە گوێ بۆ ژیان و گوزەرانی ئەم خانەوادە بەڕێزە بگرین. پرۆگرامی میوانی توێن بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێت. بەڕێزت کار و پیشەت چییە؟ وەڵی کرێکارم و تۆزێ ناساغیشم لەبەر خەریکی کرێکاری. نەخۆشیت؟ بەڵێ. نەخۆشیەکە چییە؟ خۆشەکەم دەمارێکی دڵم ڕاکی گیراوە، ناتوانم مەسەڵەن ئیشەکەش بە تەواوی ناتوانم بیکەم. جاری وایە ئەگە دەچمە سەر ئیشەش هەتا نیوەڕۆ مەسەڵەن ناتوانم تەحمل ناکەم، دەبورێم و جاری وایە لەبەرەوەی دوانێوڕانیش جاری وایە ناتوانم بچم سەر ئیشە. عیلاج و شتت بەکارهێناوە؟ سەردانی دکتۆرت کردووە؟ سەردانی دکتۆرم کردووە، بەس لەبەرەوەی کە توانای ئەوم نەبووە کە مەسەڵەن بۆ شارە گەورەکان بچم یا ئەوە بم دەسەڵاتی ئەوم نەبووە، ئێحمالم کردو نەمتوانیوە بچم، دەتوانامدا نەبووە کە مەسەڵەن بچم سەردانی دکتۆرێکی چاک بکەم. واتە خۆت چارەسەر نەکردووە لەبەر نەبوونی. چەند سەرخێزانن؟ لە خێزانی کۆنەکەم خێزانی یەکەم هاوسەرگیری یەکەمم سێ منداڵم هەیە، لەوەش تازەکەش دانێکم هەیە، ئەوە چوارن. تەمەنیان چەنە مناڵەکان؟ کوڕە گەورەکەم تقریبا 15 ساڵە، کچەکەشم 2 ساڵە، کچێکیشم تەمەنی 9 ساڵە، بۆلی 2 یا 3 سەرتاییە. خێزانەکەت بەچی ئەمری خوای کردو؟ لەسەر ئەو منداڵی پێش 2 ساڵەکەم ئەوە بوو، ئەمەلیات کرا، دوای ئەمەلیاتەکەی ئەمری خوای کرد لەسەر منداڵەکەم. خوافیکایە خوا لەگەڵم خاتونە بەڕێزە ژیانی هاوسەرگیریت پێکێناوەتەوە، نمونەت زۆر بێ ئیشەڵڵا. تۆ دایکی دووەمی ئەوانیت، طبعاً جێگەی دایک ئەگریتەوانێ ئیشەڵڵا بۆیان. وەکو دایکێک کاتێک کە مناڵەکانت پێویستیان بە شتێک ئەبێت، تۆ لە تواناتانە نەبێ بۆی بکەن، چی هەستێکت ئەبێت؟ وەڵی زۆر پێم ناخۆشە، ینی هەز زۆریش پێم خۆشە وەکو منداڵی خەڵکی بتوانم شتی مەکتەبیان بۆ دابین کە مەسەن شتی نێماڵیان بۆ دابین کە خواردنیان هەمیشە حازت بێ، بەس لە هەموو شتێکیان کەمە منداڵەکان. چەندیان لە مەکتەبن؟ 2. پێداویستی مەکتەبیان هەموو، ینی بۆ نمونە لەوەتەی بەڕێزت کە زەواجت پێی کردووە، 2 ساڵە تۆ زەواجت کردو لەگەڵەیە، کاتێک کە ئەچن بۆ مەکتەب ئەتوانی لە کاتی خۆیان بۆ نمونە جانتایان ئەوێ پێداویستەکانی مەکتەب بۆیان ئامادە بکەیت؟ ناوەڵا ئەو ساڵەکانە ئیپارە دەبەنەوە. داوان دەکردیم کچەکە و کوڕەکان کوتیاندا مۆدیدی هاتووە، مەسەندەن هەوێشتی جوانترن بۆ بکڕی مامەسای کتێتی دەبێ کابە و کەراسەکە و وەک ئەو منداڵان نەبێ. ئەمیش چوومە مەکتەبێ قسەم لەگەڵ کردم، مامەسە وەڵی زۆر دەستم کوتە و داوای هاوکاریش دەکەم، هیچ کەس ئاڵن وێ نادا، ینی خێرخوازی زۆر مەسەن کەمە، کەس ئەوەی ناکە. گوتم تا ماوەیەکی لێم ڕاوەسا تا پیاوەکەم تۆزەکی شێ دەکا و پارەم دێتە دەست، ئەو کاتی شتیان بۆ دابین دەکەمەک ئەو منداڵانە. ئەی مامۆساکە چی وت؟ مامۆساکەش کتی زۆر باشە، کتی دێم سەردانت دەکەم زانم چۆنە، گوتم بەڵێ وەرە سەردانیشن بکە و
پێم خۆشە دانیشن لەگە دانیشی باشن لێک تێدەگەین وەڵا هات شتەکەی قبول کرد و دەستی خۆش وێویش ئەو جلەکانی بۆ کڕی بۆ تەلەبەکان ئادێ وەڵا باسی خواردنت کرد پێت ئەڵەن دایکە مناڵەکان بەێ ئەڵێ دایکە حەزمان لەو خواردنێ و کە تۆ لە تواناتانە بێ لەو کاتە بۆیان حازر بکەیت بەڵێ وەڵا دێن مەسەڵەن کوڕەکە گەورەیە کچەکەش گەورەیە دەزانی مەسەن چ خواردنێک خۆشە چ ناخۆن چ دەخۆن دێن دادەنیشن دەدەدا فڵانشتن بۆ لێنێ مەسەڵەمیش لە کنیان دادەنیشم دەستیان بەسەری دادەنێم دەنم کوڕی من ئەو جەنە شتەکە مەسەن بۆ جەلێکی دیبێ ینی ئەو سازستانێ ژیان هەر زۆر ناخۆش بوو چه مەسەندای گۆشتیان دەکەیت مەسەندای ماسی بژی هیچ شتێک هەکتمە ئەوڕۆ ناسپینی ئەوڕۆ ناسپینێ ینی شتەکە ئێستاش نەبووە چەند مانگ جارێک گۆشت و مریشکە خۆن وەڵاهی بە 3 هەفتە ئاوە حەزیشیان لێ ئەبێ و تواناتان لێ ئاوەڵە حەزیان لێ بدەکەی سەلاجەی دەکەنەوە ئەوە تاوە سەلاجە تەماشای کە داوای میوەی دەکەن داوای ماستی دەکەن داوای هەموو شتێک دەکەن منداڵە گەورە نەفام دەکەن وەڵا ژیانەکە زۆر ناخۆشە طبعا نەفس گەورە و بچووکی بۆ نییە هەم مناڵەکان هەم بەڕێزیشتان هەستان لە خواردنێک بێ نەتوانن چۆن خۆتان ئامادەکرد بۆ مانگی ڕەمەزان چیتان کڕیزان وەڵا هیچ نەکڕی دانیشتین هەراوەندەکەی دەخوای گەورە نازان تەلەفۆنم بۆ ئێوە کرد ئێوە بەهانان و هاتن دەنا هیچ هیوادارین ئینشەڵڵا ئێمە خێرمان هێنا بێت دەرگایەکی ڕەحمەت بکرێتەوە بەڕووتانە بەڕێزت هەموو کەسێکە بە ڕۆژوە زیاتر حەزی لە خواردنە حەزی لە شتە میوە گۆشت پێداویستەکانی تر وەڵا وایە بەخوای جاگە دەست نەبێ ئەوە دەبێت دانیشی و شکری خوای بکەی چ دەکەی مەحاشم نییە ئەگە بەدەیت مەحاشم هەبە دەمتوانی کرێخانی و مۆلیدەی دابین کە ئێستا پاری مۆلیدەم نەداوە کرێخان و چەند قەرزارن کرێخانی بەخوای چوار مانگ مانگی چەند ئەیەن هەفتە ئەو مانگای کوتی حافوت دەکەم لە بەخاتی مانگی ڕەمەزانێ کوتی بەخاتی ئەو سێ منداڵانە کوتی کێشەنیە کوتی بۆیان بە شەددا بەس خانووەکەشی ژیانکردن نییە سەقفەکەی دارە ئاوشتیە زستان بەخوای ئاوێ دەدا زۆریش ئەی ئەو کەسێک کە ساحب خانووەکە ئەزانێت کە گوزەرانی ئێوە ئەوە بەێ دەزانی هاوکارین دەکا مەسەلەنەوە چوار مانگە هیچ بەسەوە ڕۆژە پێش ڕەمەزان تەلەفۆنی بۆ کردم کوتی نابێ ڕەمەزان تەواو بێ پارەکەم بۆ دابین بکەن ئەمیش تەلەفۆنی بۆ ژنێکی کرد کوتم تخوا کوتم بەس پەلەن لێ مەکە کوتم مانگی ڕەمەزانی تەواوی بۆ دابین دەکەم ئەویش پێشێ کوتی ناوەڵا دوا تەلەفۆنیان بۆ کردنەوە کوتی باشە بەس بۆ پاشە ڕەمەزانی دەبێ پارەکەت دابین بێ چەند مناڵتان شیر و دایبی خوای دوو لە کاتێکە کە ئەو ناتوانێت کرێکاریەکەیشی بە جوانی ناتوانێت بکات وچیت بەڕێزت کارتۆن و شتیشکۆکەیتەوە سندوقی میوەشتی وا جاری وایە لە بازاری دەگەڕم کۆی دەکەم و بە ئەرەبانی دەستی دەیهێنم و کۆی دەکەمەوە مەسەن هەفتەی جارێک دیفرۆشم بەشی خواردنێکی مەسەڵەن وا ناکە کە مەسەڵەن بەشی ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژەکە بەشی بکە یانەکە لە هەفتەیەکدا پێشەوەی دەست بە پرۆگرام کە این خێزانەکە دوتی کە بەڕێزت ئەچی لە کەلاوەکانە شت کۆ ئەەکەیتەوە ئەگەڕێی بە دوای لایلۆن و کارتۆن و شت بەعزە شتێکی تیاوتی سەیرەکەم ئەگەر گونجاو بێ بۆ مناڵەکانم وەکو نەعلو و پێڵاو و هەچ شتێک کە گونجا بێت ئەی شواتەوە بۆ مناڵەکانی بەکارهێنا لە کاتێکا کە ئەو شتە ئەگەر باش وایە و کەسە فڕینە ئەیە ئێوە بەکاری ئەهێنن تۆ ئەچیتە ئەو شوێنە شت ئەدۆزیتەوە بۆ نەخۆشیەکەی تۆ خراپ نییە ناچارم ئەگەر باش نەکەم ناتوانم دەرەقەتی ژیانەکەی نایم دەرەقەتی ئەوە نایم کە مەسەن داهاتەکی پێیاکەم و چون کرێکارێکە کە بەتەواوی ناتوانم بیکەم سچوارکە مەسەڵەن ئەو کەسێک کە لەگەڵی ئیشم کردووە هەتانی وەڕۆ تەحملم نەکردووە لەگەڵ وەستای دیواری ئەگەر چوم ئیشم کردووە بلوکم بێداوە توانم نەماوە ئەوش وردە لەم سارد بە تۆ نامباتە سەر ئیشە مەجبورم کە مەسەڵەن بچم لەنا ئەو زەبڵوزاڵەیە یا لەنا ئەو پیسایە کە مەسەڵەن سندوق و کارتونشتەوە پێیاکەم کە مەسەڵەن هەفتەی ئەگە بگەتە 20,000 یا 15,000 کە پێیاکەم بۆ مەصرفی ماڵێ هینا دەرەقەتی ژیانەکەی نایە
بە ئەوەی کارتۆنشتانە کە کۆیەکەیتەوە ئەگاتە ئەوەنە بەشتان ئەکا بەشی کرێی خان و مۆلیدە مناڵەکان ناوەلا بەش ناکە بەس هەر چۆنێک بێت جیران دراوسێ مەسەڵەن کەسێکی خێرخواز کەسێکی وەکە جەنابتان مەسەڵەن ئەگەر یارمەتیەکەم دەنینا بەشی ژیانەکە ناکات ڕاستەکەی خێزانەکەش ناتوانێت هیچ ئیشێک بکات لەبەرەوەی تۆ دایکی ئاگاداری مناڵەکان دەبێت و دوو مناڵی بچووکیشتان هەیە بەێ من چم بۆ کۆمپانیای نانی هەیە قەڵازی هەر هەموم بکردن وتم دەمەوێت نانی بکەم هەفتەیەکی نانم کرد 300 نانم دەکرد بە 8,000 ئێژدوا کوتیان منداڵەکە زۆر چووکە زەوت نەدەبۆ هەمێکی دەچێت دەستی خۆی لەسەر سێڕێدا دەنا دەهات و دەچەوە ئەیژدوا ژنەکان کوتیان وەڵایی کوتی ناتوانین کوتی دڵیشم نایە دەرت تکەین و ئەو منداڵەش نابێ بۆ مناڵەکەتە بر لەگەڵ خۆتەوەڵا دەمبت بۆ کۆمپانیای هەتچووکەش ئاوەڵ هەتکم دەبێت هەردووکیان بەێ زەوت نەدەبوون دواش کتم ناوەڵە کتم کێشە نییە وتم شکتم هەر لە ژیری خۆدا دانیشم هەر چۆنێکی بەدان حاوێنەوە وەڵامیش تەلەفۆنم بۆ نەنکەکیان کرد کتم بەخوای پورێ کچەکەم پێ بەخێو نابێ باسپەنێ نەمری دەبن دەستی دەمندا ئەویش کتی ناکچێ من کتی بۆم بنێرە وەڵا بۆم نات ڕەبی خۆی خێرێ بنووسی هەزار جار لە لای ئەوانە ئارێ وەڵا وەستی خۆی گرت فەرقێکی وان نییە لەگەڵ ئەو کوڕە بچکەکە 5-6 مانگیان فەرقە لەبەرەوە هەردوو منداڵە شیرە خۆڕەکە بە پێی بخێو نابێت ڕاستە ناوەڵە ئێساشەوە فەرم و تەماشای ماڵەکەنەوە خێوەتم بۆ هەڵداون ئەو خێوەتیدا دان بن بۆ سەیران ئەو بۆ لە ژوورەوە ئەو خێمەیە هەڵداوە بەخوای بەس منداڵەکەم دەوێدا دەنواستن لەبەر سەرما لە ناو خانوەکە خێمەت ئارێ بەخوای ئادە بەخوای بۆ دە فاحسی کە لە پایزێ وەرە من ئەو خێوەتەم دەوێتە هەڵداوە هەر چوار منداڵم دەوێدا نواستن شێوێزی بشتین دە سەدا دێخستن ما بە ماوە دەچم دەمخوا نەشخنکێن ئەوە بەرمیلی نەفتێم لە دەرەیە بڕۆ فەحسی کەگە یەک قەتە لە نەوتی تێم کرد بێ بەخوای خێرخوازێک بۆ 5 جوانێکی بۆ هێنام بسریتی نەوت ئەو سازستانێ بەس ئەو 5 بوون تەواو دوو مناڵتان لە مەکتەبە ئێوە بەێ پێداویستەکانی مەکتەبی چۆن بۆ دابینەکەن جلوبەرێک جانتا وەڵا زۆر زەحمەت هەر زۆریش چونکە کەسەکە گە خانی خۆت نەبێ مەحاش خۆل نەبی ئەوەندە ئیشەی دەکەی پس بە شە خواردنەکەیە کرێخان و مۆلیدە دووان پێ هەر بەخات لێکرێن یعنی هە زۆر زەحمەت زۆر ناوە ئەتوانی جلوبەرگی تازە بکڕی بۆ مناڵەکانت نابەخوای ئەوتانێ ئیماوە سەعب خانوەکە من ئەو شەوەی بۆی هێنام کوتی بۆ منداڵەکانیان بەدەکن خەیاتی هەموم بۆ لێکردونەوە بە مەقەسێ جاوادام ناون بی بە مەکن خەیاتی جلی خەڵکیان بۆ ئارێ بەخوای لە مەکتەب کە ڕفیقەکانیانە بینن بۆ نمونە دەفتەرێکی جوان قەڵەمێک جانتایەک پێڵاوێکی جوان نایەنەوە لای تۆ باسی بکەن تەبعەن مناڵ زیاتر بۆ دایک باسی بکەن بەرێ دێنەوە کوڕەکەم هاتەوە کوتیدا کوتم بابە کوتی مامەسا توێتی دەبێ جلەکانت وەک ئەوانە بێ منیش کوتم کوڕی من کوتم دێم مامەساکەم پێ بناسێنە چمەکەن مامەساکەی کوتم مامەسا کوتم بەخوای کرێچینە و مەحاش نییە و مێدەکەم نەخۆشە و بانیان دەچیتە دم ئەو چۆم و خەڕ و نیێ و زپڵ و شتەی سندوق بێ کاتۆن بێ کۆی دەکاتەوە و بە هیچ تەکەڕا ناگەین دوو منداڵشی خۆرم هەیە و دەبێ ماوەیەکی لێم ڕاوەستی تا ئیشەکەی بۆ جێبەجێ دەکەم ئەوش کتی بۆ کوتم بەخوای ژیانن ئاوایە ئەوش کتی دێم کوتم وەرە ئەگە بەیدانیشی باشن یەک تێدەگەی وەڵام ماڵیە ئادام بێ سەر و قاتێکی بۆ کچەکە و بۆ کوڕەکەمی کڕی بەس هاوسەرەکەت نەخۆشە یان نەخۆشی ترتان هەیە لە ماڵ بەێ هاوسەرم نەخۆشە ئەو کوڕە 2 ساڵ نیوەکە ئەویش مامە مەسەن دە هەفتەیدا 2 جار شین دەبێ یان نەگە شین دەبێ وەک مەیتی لێ دێ بدن بۆ قەسەخانێکتی دەبێ بچی وانێکی دڵ و سەری هەڵگری کوتی دەبێ ببێ هەورێری ئێرە لێ نییە منیش وەڵا ئێستا نەرچوو نەم بدووە لەبەر چی نەتبردووە هێشتا فەحسی بۆ بکەیت بۆ نەم بدووە ئەگە بچێ هەورێرە دەبێ هەنەبێ نەبێ 300ەکەت پێ بێ ینی بێ بۆ عیادەوە وەڵا ینی بێ پارە هیچ شتێک ناکرێ هیچ هاوسەرەکە دەڵێ کەم خوێنی یەکجار وای لێ کات هیچ هی ئەوەیە خواردنی پێویستان نییە ئادێوەڵا
ئەو دکتۆرە شوای گوتی دەبینی زۆر فەحسوشتم بۆ کرد کوتی یانی زۆر کەم خوێنە دەماوەی ژەوەڵای ماڵ من ئاوە بێشتە ئالی وەڵا جەکاب دەگەشت نەبێ قەت بووە بەبێ ئەوەی کە شیرت هەبێت بیخەوێنیت بەخوای شیرم لێ تەواو بووە بەس ماستم بۆ کڕێون هەموو سڵی لە ماستینە ئەو ماسم ینی دەستم نەڕێەوە هیچ شتێک بکڕم بەس ماسم کڕێەوە شەکرم بۆ پێدا کردوەنانم بۆ تێ گوشین و دامەتە کوڕی خۆم و کچەکەی دی ینی حەز زۆر ئالی وەڵا بێفەحر بێوانێک بووە مناڵەکانی تریشتان دیارە کەم خوێنن بەهۆی ئالی وەڵا کەم خوێنن داوای گۆشتی دەکەن چەندێکە گۆشتیان نەخوارد بەخوای بەخوای ینی خۆگە هەموو شتەکەی فەحسکەی بەغات دەردەکەوی وەڵی بە سێ هەفتە ینی ماسیەوە پێمە هەستێ ماگان نەشندیوە بەس لە بازاغاندی ئەگەدە ناچم و بازاغی ینی زۆر بەکەمی مانگێ جەرێکی دەچمە بازاغی مانگەی دوو جە دەچمە بازاغی دەنا ناچم ئەو منداڵە ئێرم دەگرن جەهر ئەو دەلێدا ڕێواسی دەخۆم ئەو دەلێدا مۆتەی دەخۆم ئەو دەلێدا ئەهۆی دەخۆم ئەمیش مەسەن پارەشتم پێینە وەڵاوە گیاوشت تەواو بۆ کەنگروشتی سەلێن نەخوادووە ینی ژیانەکەن زۆر شێواوە بە بۆنەی ئەوەی کامانگی ڕەمەزان هاتووە تەبعەنی ئەو هەردووکتان بەڕۆژون بەس مناڵەکان ناتوانن خۆشتان پێویستیتان پێێتی کە خواردنێکی باش و تەندروست بخۆن چۆن خۆتان ئامادە کردبوو بۆ ڕەمەزان وەڵای چۆن خۆ ئامادە کردووە زۆر هەد بەخوای گەورە پاغاوینەوە دانیشتوینە ژووری خۆ تەوە وەڵی نەخود ماکەم هەیە وەڵی نە قەس بکن کڕی وەڵی نە مریشکەکن کڕیوە یەکەمی ڕەمەزانێ ینی هیچ شتێک دانیشتووی ئەوان ڕۆژبانیان دەچیتە دەرێ و ئەو کاتانە لای سەحات دوو سێ دێتەوە کاتۆن بێ سندوق بێ لە پشتی خۆی دەنێت و دانینتەوە حەسارێک هیچ شتێکت پێ نییە بیهێنیتەوە بۆ ماڵەوە؟ فقط ئەرەبانێکی دەستیە ئەیش جاریوە ئەگە زۆر بشتەکانە بدوو کە ڕستەکە دە بچمە ناو شوێنەکەی بێنم وتەوە دوورە لێرەوە ئەو شوێنە؟ ئەرەوە لە تقریبان لە قەراقی شارە تقریبان ساعاتێک نیم ساعت ڕێ دەوێت بەلاقم ناگەت بەلاقام ڕۆم بێمۆت ساعاتێکم پێ دەچێت ساعتێکە پێچێت تا شتەکان ئەهێنیتەوە بۆ ماڵەوە جاری وایە یەک دوو جار ئەتوانی دەبێ بچم بێم ئەتوانی بڕۆیت بۆ ڕۆشتن دەڕۆم بەڵام جاری وای دانیشم ئیسراحەتێ دەکەم بەس لەو سەر ئەگە دێم ئەگەشتم پێ زۆرتر ماندووە بم لەبەرەوە مەجبورم ئەو ئیشەش بکەم لەبەرەوەی کە بتوانم مەسەڵەن کەمە کوردەکانی ماڵە جێبەجێکەمەوە داواکاریتان چییە؟ ئەتانەوێت چیتان بۆ بکرێت؟ گوزەرانتان من لە نزیکەوە ئەی بینم ئەتانەوێت چیتان بۆ بکەن؟ وەڵی ئەوەی کێشەیەک سەرەکیمان کرێخانەوە کە مەسەڵەن بتوانین هەر نەبێ لە هۆدە و هەیوانێکی خۆمان بین مەسەڵەن هەر بتوانین بچینە ناوخانی خۆمان کە مەسەڵەن فشاری کرێخانەمان لەسەر نەبێت ئەو کات مەسەڵەن دەتوانین هەر چۆنێک بە ڕۆژی ئەگە 5,000ش پێیاکەن دەتوانین خۆمان بەرەوە بەڕی بەڵام کرێخانە و کرێ مۆلیدە و پارەی کارە بە ئاو ڕێیسی و ئەوانە هەموو فشارت بۆ دێنن جاری وایە مەسەڵەن هەر منداڵی مەکتەبی هەر دوو منداڵی مەکتەبی جاری وایە مەسەڵەن پێویستیان بشتایەکە کە مەسەڵەن توانام نییە بۆیان بکڕم توانەمان داواکاریمان ئەوەیە کە لە خێرخوازان کە مەسەڵەن وا بکەن توانین مەسەڵەن هەر نەبێ سات مەترخانەیەک شتێک مەسەڵەن بیکردین توانین مەسەڵەن بچینە ناوخانی خۆمان ئێمە شیوادارین خێرخوازان ئاورتان لێبنەوە ئێمە دیارەکمان پێیە لەلایەن سپۆنسەرەکەمانەوە مەریوانی حاجی جەمال هیوادارین خوای گەورە دەرگای بە ڕەحمەتتان لێ بکاتەوە خوای گەورە نمونەی تۆش زۆر بێت کە بووی بەدایک بۆ مناڵەکان تەمەند درێژ بی ئیشەڵڵا دەست و خۆش بێ خوا خێری هەموو لایەکی بنووسیاخەوە بۆ مانگەی ڕەمەزانی زۆر سپاس زۆر سپاس لەگەڵ ئێوە مەمنون منیش داواکارم لە خێرخوازان و سەرمایەداران کە ئاوڕێک لەم خێزانە بدەنەوە ژیانی گوزەرانیان زۆر ناخۆشە مناڵی وردیان هەیە ئەو خانووی تایە ئەژین زۆر ناخۆشە ئاوەیە سەقفەکەی دارە سەرۆک خێزانەکە نەخۆشە توانای ئەوەی نییە کە عیلاجی خۆی بکات
هیوادارین ئاوڕێکیان لێ بنەوانێ و دەستی هاوکاریان بۆ درێژکەن. پرۆگرامی میوانی توێن بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەشکرا. خواتان لەگەڵ. پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە.